پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەم کەسی ئەمڕۆ باسی دەکەین تەنها تاوانبارێکی ئاسایی نییە، بەڵکو یەکێکە لە تاوانبارە مەترسیدارەکان کە نەک هەر سزای 200 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا، بەڵکو سزای 400 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. بۆیە با پێکەوە ئەم کەسە بناسین کە نەک هەر بەناوبانگ بوو لە جیهاندا، بەڵکو بەناوبانگیش بوو لە ئینتەرنێتدا. تا کۆتایی بینەری ڤیدیۆکە بن. ئەم کەسە هێندە مەترسیدارە بە هیچ شێوەیەک ناتوانرێت لە ناو خەڵکیدا ببینرێت، وەک چۆن تا ئێستا هیچ دادگایەک نەیتوانیوە لە سروشتی ئەم کەسە تێبگات تا ئێستا. بۆیە با چیرۆکی ئەم کەسە بزانین. نیکۆ جەنگیز کە بە مەترسیدارترین زیندانی لەسەر زەوی هەژمار دەکرێت، وەک چۆن تاوانی زۆری ئەنجام داوە. تاوانەکانی تەنها لە دەرەوەی زیندانەکە نەبوون، بەڵکو لە ناو زیندانیشدا بوون. کاتێک کە لە کامێراکانەوە تەماشا دەکەیت وا هەست دەکەی نیازی کوشتنی تۆی هەبێت. هەر کەسێک لی نزیک ببێتەوە هەستی پێدەکا، بەڵام با ئەو ڕاستیانەشی بکەینەوە و ڕێژەی سەدی ڕاستیەکان بدۆزینەوە کە هەڵیان گرتووە. نیکۆ لە تەمەنی گەنجیدا بە چەندین ڕووداوی سەختدا تێپەڕیوە. سەختی و سەختیەکان تا ڕادەیەکی زۆر بە دوایدا دەڕۆشتن. سەیری داری بنەماڵەکەی بکە کە هەمویان نزیک ئۆماها دەژین و ئێستا ئەوەی لەگەڵتان باسی دەکەم ئەندامانی نزیکی خێزانەکەیەتی، وەک دایکی و باوکی و براکانی و خوشکەکانی و هەموو ئەندامانی خێزانەکەی کە لە مەترسیدارترین تاوانبارەکانی ئێستان. بەڵام نیکۆ کە بەناوبانگترینە لە هەمویان چەندین جار لە نەخۆشخانەی گشتی دەستگیر کراوە، ئەویش لە ئەنجامی چەندین زەبر و زەنگ کەوای کردووە بریندار ببێت. لە تەمەنی 7 ساڵیدا یەکەم دەمانچەی لە گیرفانی خۆی کڕی، ئەویش بۆ ئەوی پیشانی هاوڕێکانی بدات و بەخۆیەوە بناسێت. پاشان پەیوەندی بە گەورەترین باندەوە دەکات لەو شاری کە تێیدا ژیاوە و بۆ یەکەم جار لە ژیانیدا لە تەمەنی 13 ساڵیدا قسەی کردووە دوای ئەوەی یەکەم تاوانی خۆی ئەنجامدا کە تێیدا بە ژمارەیەکی بێسنوور چەقۆ لە کەسێک دەدا. نیکۆ لە تەمەنێکی زۆر بچووکدا پەیوەندی بە کای تاوانکاریەوە کرد. لە ساڵی 2003 کە تەمەنی تەنها 15 ساڵ بوو ڕەوانەی زیندان کرا، لە کردەی دزینی 2 ئۆتۆمبیلدا گیرە. هەرکە چووە ناو زیندانەوە دەستی کرد بە دروستکردنی کێشە. 2 تۆمەتی ئاراستە کرا کە یەکەمیان تۆمەتبار کرا بەوەی کە هێرشی دەکردە سەر پاسەوانەکانی و دووەمیان ڕێخستنی کودەتا بوو لە ناو زیندانەکەدا. دواتر دادگا ئەو بڕیارەی گرت کە بۆ هەمووان وەک دۆزەخ بوو. سزای زیندانی 10 ساڵی بەسەردا سەپێنرا. ئێستاش با بڕۆینە ساڵی 2013 لە ساتەوەختی ئازادبوونی لە زیندان. بەو پێی خەڵکێکی زۆر دەستنە زیندان و دەردەسن. ئەنجامەکەشی ئەوەیە کە یان بارودۆخیان باشتر دەبێت یان لەوە خراپتر دەبن کە پێشووتر هەبوون. بەداخەوە نیکۆ بژاردەی دووەمی هەڵبژاردووە کە تێیدا ڕۆحی کوشتن و مردن لە ناوەیدا ئاگری تێبەر بوو و هەندێک جار بە ئامێری کوشتن بانگ دەکرا. نیکۆ دوای 10 ڕۆژ لە ئازادبوونی لە زیندان بە دەمانچەی خۆی 2 کەسی بێتاوانی کوش بە ناوەکانی جۆن و جۆرج کە بە هاوکاری خوشکەکانی ئەنجامیدا، کە خوشکەکانی بە دوای شوێنپێی ئەو 2 کەسە کەوتبوون و دواتر نیکۆی برایان ئاگادار کردەوە تا بیان کوژێت و پاشان جزدانەکانیشیان بزێت. دوای 7 ڕۆژ لەو ڕووداوە نیکۆ بە تفەنگێکی تر کەسێکی کوشت کە فیشەگی زۆری لێدا، کە ئەم کەسەش باشترین هاوڕێی نیکۆ بوو لە زیندان کە ناوی کەردیز بوو. بەڵێ ئەم 2 کەسی کە لە وێنەکەدان بە خۆشەویستی و سۆزێکی ڕەها دەبینرێن، هەروەک چۆن 2 هاوڕێی نزیک وێنە دەگرن. دواتر دەرکەوت کە ماڵی نیکۆ لەلایەن کەسانی نەناسراوە تەقەی لێکراوە. بەڵام یەکێک لە خوشکەکانی نیکۆ لە کاتی ڕووداوەکەدا هاوڕێکی خۆی بینی کە لەگەڵ ئەو کەسانەدا بوو کە تەقەیان کردووە. دواتر نیکۆ و خوشکەکانی پلانێکی فێڵبازانەیان دانا، بڕیاریاندا کە ئەو هاوڕێی خوشکەکەی بانگێش بکەن و پێکەوە دزیەکی هاوبەش ئەنجام بدەن و بە شێوەیەکی ئاسایی مامەڵیان لەگەڵ هاوڕێکیان کرد تا هەزنەکە کە ئەوان بە تەمای کارێکی ترن و بەڵێ هات بۆ ئەوەی ڕووداوی دزیکردنەکە لەگەڵیان ئەنجام بدات. بەڵام لێرەدا سەر سوورمانەکە ڕوویدا. سەر سوورمانەکە ئەوە بوو کە هەمویان پێکەوە ڕێککەوتن و هاوڕێکەیان کوشت و جارێکی دیکە نیکۆ هاتە سەر هەواڵەکان و
و بە 4 فیشەک تەقەی لە ژنێک کرد بە ناوی ئەندریا کرۆگەر کە ژیانی ئەویشی لە ناوبر. ئەو ژنە دایکی 3 منداڵیش بوو و نەک هەر نیکۆ و براو خوشکەکانی ئەو تاوانەیان ئەنجامدا، بەڵکو مامی ئەوانش بەشداری تاوانەکەی کرد و تا ئەم ساتە نیکۆ تەنها براو خوشکەکانی و مامی یارمەتیان داوە بۆ ئەنجامدانی ئەم تاوانانە. بەڵام کەسێکی دیکە لە پشتیەوە هەبوو و ئەو پشتگیری سەرەتایی بوو بووی و ئەم کەسە جێگای شۆک بوو، چونکە ئەوە دایکی نیکۆ بوو کە هاوکاری دەکرد، بەو پێی بەردەوام بۆ کاری خراپە هاوکاری دەکرد و پاڵپشتی دەکرد. پاشان تۆوی تاوانی لە ناخیدا چاندە بوو. دواتر ماوەیەک نیکۆ لەلایەن پۆلیسەوە دەستگیر کرا و دوای ئەوەی کە 8 کاتژمێری لە لێکۆڵینەوە بەسەر برد، دانی بەوە دانا کە 4 تاوانی ئەنجام داوە کە بە قسەی خۆی ئەو 4 تاوانە وەک دیاریەک بۆ خاوەندی میسری کۆن ئەبوفیز ئەنجامی داوە کە لە خەودا هاتۆتە لای و داوای لێ کردووە کارێکی لەم شێوەیە ئەنجام بدات. پاشان دوای چوونی بۆ زیندان دەستی کرد بە دروستکردنی پەڵە لە سەرسەری و دەموچاوی تا وەک مارێک دەربکەوێت و لە کاتی دادگای کردندا دادوەر پرسیاری ئەوەی لێکرد کە چۆن ئەم شتانی لە ناو زیندانەکەدا کردووە و چۆن هێناوێتە ئەوێوە. چاودێری زیندانەکەش ڕایگەیان کە ئەو بەرپرسیار نییە لەم ڕووداوانە لە داهاتوودا لەگەڵ ئەم کەسایان کەسانی دیکەشدا، چونکە زۆر جار ئەو جۆرە تاوانبارانە ئەو جۆرە شتانە بە قاچاق دەهێننە ناو زیندانەکەوە بەبێ ئەوەی کەسیش بزانێت. نیکۆ 24 کاتژمێرەکە لە ناو زیندان بەسەر دەبا و جگەلەوەش کامێرای چاودێری لە ناو ژوورەکەی دانراوە. هەروەها پۆلیسێکش هەیە هەر 15 خولەک جارێک پشکنینی بۆ دەکا. ئەم کەسە 24 کاتژمێر لە ژێر چاودێریدا دەمێنێتەوە بۆ ئەوەی نەتوانێت لەگەڵ هاوڕێ زیندانەکانیشی قسە بکە. تا ئەم ساتە زۆر شتی سەیر و سەمەرەتان بیستووە، بەڵام ئێستا لە هەمویان نامۆتر دەبیستن. نیکۆ 7 کلیلی قوت داوە و کەسیش نازانێت چۆن دەستی کەوتووە. لەوانەیە لە داهاتوودا ویست بێتی وەک ئامرازێک بۆ هەڵهاتن بەکاریان بهێنێ، بەڵام بێ ئاگا بۆ لەوەی کە گەدەمان ڕۆژانە پاشماوەکان بەتەڵ دەکاتەوە. ئایا باوەڕ بەوە دەکرێت کە کەسێک هەبێ هێزی دەرونی تەواوی هەبێت و ئەو جۆرە کارانەش ئەنجام بدات؟ بێگومان لەوەی باوەڕ نەکەن، بەڵام دواتر نیکۆ پیشانی گەورەترین پزیشکەکانی دەرونی دراوە و هەمویان هاوڕابوون کە ئەو بەتەواوی لە ڕووی دەرونیەوە تەندروستە و هیچ کێشەیەکشی نییە و ئەو کردارانی کە ئەنجامی دەدات هەمووی بڕیاری خودی خۆیەتی و ئەو تەنها بۆ ڕزگاربوون لە زیندان ئەم شتانە دەکا وەک چۆن شەڕ دەکا لە ژیاندا بمێنێتەوە. بەڵام لە کۆتاییدا ڕۆژێک هاتووە کە مرۆڤایەتی کۆتایی بەم ڤایرۆسە بهێنێ، ئەویش بیستنی سزای لە سێدارەدانە. سێ دادوەر بۆ سزادانی کۆبوونەوە، بۆ پێی هەریەکێک لەو دادوەرانە زەختی لەوە کردەوە کە دەبێت سزای لە سێدارەدانی بەسەردا بسەپێنرێ و ئەگەر بە زیندوی بمێنێتەوە ئەوە ئەو سزایانەی کە دەبێت جێبەجێ بکات دەگاتە 400 ساڵ زیندانی کردن و لە کۆتاییدا سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا و ئەمەش تەواوی چیرۆکی نیکۆ بوو کە ناسراو بوو بە مەترسیدارترین تاوانبار لە جیهاندا. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێ. بەم جۆرە گەیشتنە کۆتایی ڤیدۆکەمان. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەمان تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.